یەکڕیزی مسلمانان سەرچاوەیەکە بۆ هێز و قووەت و توانایان و هۆکارێکی گەورەیە بۆ دابەزینی بەرەکەت و ڕەحمەتی خۆی پەروەردگار و بۆ دابەزینی نوسڕەت و سەرخستنی پەروەردگار بۆ عەبدەکانی. بەڵام کە مسلمانان لەگەڵ یەکدا ناکۆک و پەرتەوازە بن، هەر یەکەی دوای گروپێک و فرقەیەک و فکرەیەک کەوێت، هەر یەکەی ڕێچکەیەک بگرێتە بەر لە جیاتی گەڕانەوە بۆ سەر ئەو ئیسلامی کە خۆی پەروەردگار بە پێغەمبەردا ناردی عەلەیهی سەڵات وسەلام و تێگڕای مسلمانان لەسەری بوون لە سەحابە و تابعین، لە مهاجرین و لە ئەنسار، لە جیاتیەوەی بڵێن هەمومان ئەو دینەمان دەوێت کە خۆی گەورە ناردی. هەر یەکەی ئێستا ئەمڕۆ فکرەیەکی هەڵبژاردووە، مەذهبێکی هەڵبژاردووە، حیزبێکی هەڵبژاردووە، ڕێچکەیەک یا قەومیەتێک یا وەتەنیەتێک، هەر یەکەی شانازی بە شتێکەوە دەکات. بۆیە پارچە پارچەن نەتیجەی پارچە پارچەبوونی مسلمانانیش فەشەلە. خۆی گەورە فەرمێ وەلا تەنازەعوا فتەفشەلوا وتەذهەب ریحکم. ئێوە ناکۆک مەبن لەگەڵ یەکتر، دژایەتی یەکتر مەکەن، ئەجینا تووشی فەشەل دێن، خێر و بێر و دەوڵەت و دەسەڵاتی مسلمانان نامێنێت. بەهۆی چی؟ بەهۆی ناکۆچیەوە.